بەڕێزان خۆتان بیستان کە بێتن ئەم ئافرەتە ئەڵێ بەڕاستی ئێوە تەعەدایەکان یەکجار زۆرن، توڵوتیژەکان بەرامبەر ئافرەتان یەکجار زۆرن، بەڵام ئەڵێ ئێوە حیزبەکەی بەرامبەر کە ئەیئێفدیە ئەڵێ ئێوە ئەتانەوێ ئەم کارەساتە بقۆزنەوە بەوەی کە زۆرترین لایەنگر بەدەست بێنن بەوەی کە ئافرەتان توڵوتیژیان بەرامبەر ئەکرێن لەلایەن مسلمانەکانەوە یان لەلایەن پەنابەرەکانەوە یان لەلایەن ڕەشپێستەکانەوە کەوا لە ئافرەتی سپی پێست دەکەن. یعنی ئەم وشانە وروژاندنی هەست و سۆزی ئەڵمانەکانە بۆ وەدەستێنانی دەنگەکانیان. ئەڵێ گومانمان لەوە دانیە کە توڵوتیژی بەرامبەر ئافرەتان یەکجار زۆرە لە ئەڵمانیا، بەڵام ئەمانەی کە ئەکەن موسڵمانەکان نین بەتەنیا، مەسیحیەکان نین بەتەنیا، ئەڵمانەکان نین بەتەنیا، پەنابەرەکان نین بەتەنیا، بەڵکو ئەوەی کە توڵوتیژی بەرامبەر ئافرەتان ئەکات لە خزمەکەیتی، لە مێردەکەیتی، لە هاوڕێیەکەیتی، لە جیرانەکەیتی، لە سەرکارەکەیەتی، ئەمە بە شێوەیەکی گشتی هەمووان ئەگرێتەوە. ئەم توڵوتیژیە گشتیە نەک لەسەر کەسێکە بیهێڵێتەوە. بۆیە ئەبینی کە تەعەدایەک کە زوڵمێک ئەکرێت لەلایەن پەنابەرێکەوە ئەم شتە ئەقۆزنەوە بەوەی کە پەنابەرەکان وایان کردووە و دژی ئەوەستنەوە و خۆپیشاندان ئەکەن بۆ تێکدانی ناو مجتەماع و کۆمەڵگا، بۆ نەمانی ئەمن و ئاسایش. بۆیە ئەگەر بێت و ئێمەی مسلمان هۆشیار نەبین، بێگومان ڕقوقینەت دروست دەکەین بەرامبەر بەچێ بەوەی کە ئەها ئەو تەلەڤیزیۆنش باسی کە مسلمانێک وای کرد، ئەها پەنابەرێک وای کرد، لە کاتێکە ئەمە ڕێژەکەیان سەتا یەک دوو سێش تەواو نییە، لە کاتێکە ئەو هەموو ڕێژە زۆرەیە کە هەموو لە ئەوروپیەکان خۆیان ڕوئەداتن. بۆیە شتێکی نامۆژنەیە کە لە وڵاتەکانی ئێمەش ئەم شتانە دووبارە بن، بۆ چونکە میدیایەکان و حیزب ئەڵمانیەکان کاریان چییە بۆی کە ئیلا ئەوانە فرۆشتنی وڵات، قەرزدارکردنی وڵات، نەمانی دایک، نەمانی ڕێژەی دانیشتوان، کەمبوونەوەی ڕێژەی دانیشتوان لە هەما کاتە مەشغوڵکردنی خەڵک بەشتی لاوەچیەوە کە ئەمە یاخود شکاندنی شەیەکە لەسەری کەسانێکە کە هەر ئەمانە لە توڵوتیژیەکان بەخۆیان مەلایکەتن، بەخۆیان پیاوی باشن، ئینسانی باشن، بەخۆیان لەگەڵ ئاشتی و ئارامی ناو کۆمەڵگادانە، بەڵام ئەوەی کە کێشەیە یان مسلمانەکانن یان دیندارەکانن یان ڕەشپێستە یان سپی پێستە بەگوێرەی ئەم کۆمەڵگایە بچوو ئەناڵێت یاخود بە چەند پێکهاتەی جیاجیای هەیە، ئەمە ئەو ڕژێن بۆی کە ئەمانە تێک بەربن و شەڕ بکەن و بەشتی ناوەخۆ خەریک بن لەو لاشەوە وڵات و نیشتمان بفرۆشێتن و پیلانەکانی داگیرکەرەکان کە کۆمپانیا و بانکەکانن کەس ئاگای لێ نەبێت بەڵکو خەڵکی مەشغوڵ بی بەو شتانەوە. بەڕێزەکان ئەمە کارین لایەکە ئەڵێتن لە درێژە قسەکانی بازای چی لە درێژە قسەکانی ئەڵێتن با جوریسی. Und das täglich. Kein Mann wird بەڕێزان بەڕاستی گەر وشەکانی تەرجمە بکەم، وشەکان زۆر ناشیاون زۆر ناشیرن کە بەو ئافرەتیان وتووە کە زۆرجار لە تەلەڤیزیۆنەکانی خۆمان ئەبیسین ئەڵێ لە کۆمەڵگای ئێمەدا حەیا شتێکە کە ئافرەتانی پێ بەستراوەتەوە، تەنها ئافرەتی پێ ئەبەسترێتەوە، ئافرەتی پێ ئەچەوسێتەوە و حسابەکەن کە ئەوەندە کۆمەڵگای تریان بینیوە، بۆیە تەنها لە کۆمەڵگایەکەی کوردی ئێمەدا حەیا شتێکە کە لە ئافرەت بەستراوەتەوە. لە کاتێکە ئەم ئافرەتە ئەمدان پەرلەمانیشە کە ئەڵێ چەند قسەیان بە من وتووە لەبەرەوەی کە من بەشدار بوومە لە خۆپیشاندان لەگەڵ ئافرەتەکانە بەوەی کە بە شێوەیەکی گشتی تەعەدامان لێ ئەکرێت، نەک بە شێوەیەکی تایبەت کە لەلایەن چەند کەسانێک یان لەلایەن پەنابەران یان لەلایەن موسڵمانەکانەوە بێتن، بەڵکو لەلایەن هەموو پیاوانەوە ئەمە تەعەدامان لێ ئەکرێتن بە شێوە گشتێکەیە. لەسەر ئەو قسانێکە ئەو ڕاستیانە وتووە ئەڵێ بەڕاستی بە سەتان کۆمنتم بۆ هاتووە لەلایەن حیزبەکانی ترەوە یاخود حیزبەکەی ئەو بەرامبەری یاخود خەڵکانێکی ترەوە کە وشەی زۆر ناشیا وەکو لەشفرۆش، بێناموس، بێئەخلاق، ئەمشان جوانینە، بەڵام ئەمە وشەکانی ئەون و وشەی ناشیاوی زیاتریشان پێ وتووە کە ئەم ئافرەتانی ئێرەش بە هەمان شێوە بەو وشانە ئەچەوسێنرێنەوە لەسەر ئەوەی کە داکۆچی ئەکاتن لە مافی خۆی یاخود هەندێک ڕاستی ئەدرچێنێت. ئەمە ئەڵێ بەڕاستی جێگای شەرمەزاریە کە لە کاتێکە هەموو پیاوان تەعەدامان لێ ئەەکەن یاخود هەموو پیاوان لە هەموو قەومەکان لە هەموو ڕەنگەکان لە هەموو دینەکان کەسانێک تیاندا هەیە کە تەعەدای زۆرمان لێکەن، بەڵام لە ڕۆژئاوە ئەم تەعەدایە زیاترە چونکە خەڵکە تا حەدێک کەمیان زۆر بەدینەوە پابەند نینە. بۆیە بەڕێزان ئەمە کارین لای بکە بە خۆتان بیستان کە قسەکان یەکجار زۆرن، بەڵام نامەوێ من درێژەی پێ بدەم لەبەر ئەوەی کە ڕێگە چارەیەک نییە بۆ ئافرەتانە داکۆچی لە خۆیان بکەن و متمانەشیان نییە بە حکوومەت کە داکۆچیان لێ بکات،
لە هەمان کاتە سیقەشیان نەماوە متمانیان نەماوە بە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆیە بە ناچاری هەستاون کە ئافرەتان لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە ڕێکخراوەکانی خۆیان با بڵێن نەک ئەوەی کە داکۆچەکان لە مافی ئافرەتان بە ناوی ڕێکخراوە سەر بە حیزبێکن کە ئەوانەش بازرگانیان پێواکرێن بە ڕێگایەکی غیر مباشرەوە بۆی ئافرەتان هەستاون لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە گۆگل و لە فەیسبوک و لە یوتیوب ئەوانەوە بۆ خۆیان ئۆرگانێکیان پێکهێناوە بە ناوی 120 DB ڕێکخراویان زۆر لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵام یەکێکم بە نمونە هێناتوە لە ناو ئەواندا کە بە خۆتان توان لە گۆگل لێبدەن 120 بە ئەڵمانی بە ئینگلیزی بنووسن لەگەڵ DB ئەتانداتێ کە چەند ئافرەتانێک کە باسی معاناتی خۆیانەکەن کە چەند توڵوتیژیان لەگەڵ کراوە لە کوێ لە چ جێگایەک لە چ سەردەمێکە لە چ تەمەنێکە ئیتر بە سەتان و بە هەزاران شتی تێدایە کە ئەمە لەو ئافرەتانە کە چۆن باسی خۆیانەکەن کە تەواو بێزارن لە نەبوونی یاسا لە بەردانی تاوانباران کاتێک کە سکاڵان لێ ئەکرێت و کاتێک دێنن بەردەم محکەمەش کە بخۆتان لە دەرسەکانی ڕابردوو بینیتان کە زۆر بە ئازادی بۆی دەرەچن بۆی ئافرەتان بەخۆی ناتنێتە وەڵام دوور لە یاسا دوور لە حکوومەت دوور لە حیزبەکان دوور لە مافەکانی ڕێکخراوی بەناو ئافرەتان و داکۆچکی لە مافی ئافرەتان بەخۆیان ئایانەوێت ئەوەی لە ناخی خۆیاندا هەڵی ڕێژن لە تۆڕە